ئەپلیکیشنێک تایبەت بە ڕێخستنەوەی شەقامەکانی سلەیمانی کامیشە ئێمە باسی واکەین لە هەمان کاتیشا بۆی کە بتوانین ئەو قەرەباڵغی بەسەر شەقامەکانەوە هەیە ئەو ڕێژە زۆرەی ئۆتۆمبیل هەیە لە هەمان کاتیشا ئێمە کۆمەڵی ئۆتۆمبیلی گشتیمان هەیە هەم لەوەی ئەو ئۆتۆمبیلانەکە لە کۆنەوە هەتا ئێستاش بە تایبەتیەکرد باسی پاسەکان بکەین ئەم پاسانە لە هەموو شەقامەکان یاخود لە کۆڵانەکان لە هەموو شوێنەکانەوە هاوڵاتیانە نەگواستەوە بۆ شوێنی کارەکە یاخود بۆ ناو بازار و دوجار گەڕانۆش بۆ ناو ماڵەکانی خۆیان بەهۆی فراوانبوونی شارەوە ئەم ڕێژەی پاسانە زیادی کردووە بەڵام هەمیشە بیلەوە نەکراوەتەوە کە بتوانین بە سیستەم بکرێت یاخود ئەپلیکیشنێک دابنرێ ئەم پاسانە لەکوێ ئەوەستێ لەکوێ ئەتوانێت هاوڵاتیان سەر بخات لەکوێ ئەتوانێت دایان بەزێنێ شوێنی تایبەتی ئەم پاسانە کوێ ئایا خەتێکی تایبەتی هەیە لەم نێوەندەیە هەوڵ دراوە کە لە ڕێگەی ئەکادمیۆ لە ڕێگەی کۆمەڵێک کەسەوە کە لە بوارە جیازەکانی خۆیانە هەوڵیانەوە ئەپلیکیشنێک دابنێن بۆ ئەم سیستەمە بۆ ئەم پرۆژەیە جا ئێمە و ئێوەش ئەمانە بزانین ڕوونکردنەوەمان بنێ لەسەر ئەپلیکیشنەکە چه سوودێ بە شەقامەکانمانەگەێنێ سوودێ بە هاوڵاتیانەگەێنێ و ئەم بیرۆکەیە ئایا کێ چێتە بواری جێبەجێکردنەوە و لە هەمان کاتیشە ئێمە لە ڕووی ئەوەی شەقامەکانمان تایبەتمەندی ئەوەی پێوەیە کە بتوانین ئەم ئەپلیکیشنانەی تیا بەکاربێنین بۆی لەسەر بابەتانە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد لەتیف وەکو تەکنەلۆژیای زانیاری و هەروەها بەڕێز مامۆستا ژیر فواد وەکو پسپۆڕی گواستنەوە دوو خوێنکاری ئاسیچمان لایە کاک ئەحمەد تەها وەکو خوێنکاری بەشی ئەندازیاری پلانسازی شار کاک ئاکار حەسەن وەکو خوێنکاری بەشی ئەندازیاری کۆمپیوتەر زۆر بەخێر بێن بەیانیتان باش سپاس بۆ ئامادەبوونتان زۆر بەخێر بێت من سەرەتا لە پرۆژەکەەوە دەست پێ بکەین ئەچمە لای کاک ئەحمەد بیرۆکەی پرۆژەیەکی وە چۆن دروستان کرد و ئایا لەگەڵ شێواز و جوگرافیای شاری سلێمانیە ئەم پرۆژەیە ئەتوانێت جێ خۆی بکاتەوە و سوود بە ئێمەی هاوڵاتی بگەێنێ سپاس بۆ ئێوە پێشەکی ئێمە پرۆژەکەمان بریتە لە چارەسەرکردنی کێشەیەکی دیاری شاری سلێمانی ئەویش بە چارەسەرکردنی کێشەی ئیزدیحامی شاری سلێمانی بۆ ئەوەی خەتی پاسەکانی سلێمانی ڕێخینەوە کە ئەبێتە داهێنانێک بۆ خزمەتی شاری سلێمانی ئەبێتە داهێنانە بۆ خزمەتی هاوڵاتیان بە شێوازی گشتی بۆ هەرێمی کوردستان بیرۆکی پرۆژەکەمان لە کێشەکانەوە بۆ هاو بۆچی شەقامەکان بەو شێوەیەن بۆچی خەڵک پاس بەکارنایەنێ ئێمە هاتین کێشەکانمان تەحلیل کرد دو ئەوە هاتین بیرۆکەکەمان باس کرد کێشەکان چییە بۆ نمونە هیچ سیستمێک هیچ پێڕەوێکمانیە بۆ بەکارێنانی پاس لە سلێمانی یاخود لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوەی هەیە هەر خەتە و بە شێوازێکی هەڕەمەکی ئیشەکە هەر پاسە و بە شێوازێکی هەڕەمەکی ئیشەکە ئەگەر هاوڵاتیە بێوێ لەگەڵ پاسێکە هاتوچێ ڕۆژانە بکە نازانێت کەی کاتی ئامادەبوونی پاسە نازانێت کەی پاسەکە پڕە بێ ئەبێ بۆنە لە هاوینە لە زستانە نیو سعات 20 دقە بووە سەر لە گەرمای هاوین و سەرمای زستانە تا پاسەکە توانێت بڕوا لەگەڵیا تووشی دواکەوت نەبێت باشە تووشی کۆمەڵە کێشەی کابی لەوانە کە وای کردووە هاوڵاتیان وەکو پێویست پاس بەکار نهێنن بۆیە ئێمە هاتین لەسەر ئەساسی ئەم کێشانە هاتوین پرۆگرامەکەمان دەستپیت کردو و هاتین داتا کۆلێکشنمان بۆ کرد سەرژمێری باشە سەرژمێریەکە مامەڵێکی قۆرسار هەر خۆی کاڵی سەرژمێری عملێکی قۆرسە بەڵام ئێمە بە سەپەرشتی مامۆستایان و هاوڕێیانم توانیمان ئەو سەرژمێریە بکەین لە پێنا ئەوەی خزمەتێ بکەین سەرژمێریەکەش چۆن بوو بۆ دوو ڕۆژی جیاواز کردمان بۆ ڕۆژێکی پشوو کە هەینیە واروها بۆ ڕۆژێکی داوامی فەرمی کە یەکشەمەیە بۆ سێ کاتی جیاواز بەیانی نیوەڕۆ ئێوارە ماوەی سەرژمێریەکەمان مینیمەمەکەمان سعات و نیوێ بووە بۆ نونە بۆ بەیانی حوت و نیو تا نوۆی بەیانی وەرمانگرتووە یاخود بۆ نیوەڕۆ 12 بۆ دوی نیوەڕۆ ئێوارە 4 تا حوتی ئێوارە سەرژمێریەکەمان چۆن کردووە بەیانێکی کە چوینەتە مەحەڵەی پاسەکان دیاریمان کردووە کەی کاتی ئامادەبوونی پاسە کەی پاسەکە دەرگا واڵاکە بە ڕووی سەرنشینەکانە کەی کاتی دەرچوونی پاسەکەیە باشە دەرچوونی پاسەکەمان دیاری کردووە واروە بە چەندێک پاسەکە ئەگا تا مووقیفی پاسەکان ئەوانەمان هەمووی دیاری کردووە ئەوە خەتەواتێکی هەنگاوێکی گەورەمان کرد ئەویش ئەوە بژماری سەرنشینەکانمان دیاری کرد چۆن لە هەر شوێنێکە سەرنشین دابەزیوە ژمارەکەیمان دیاری کردووە یاخود ژماری سەرکەوتنەکەی یاخود لەکوێ دابەزیوە شوێنەکەشیمان دیاری کردووە یاروەها کاتەکەشی کای کەی دابەزیوە لەگەڵ وەیستایمی سەرکەوتن و دابەزین ئایا بە چەند چرکە
سەرنشینێک سەرەکەوێت و داوەزێ ئەمە لە ماوەی چەند ڕۆژە ئەم سەرژمێری ئێمە ئەم سەرژمێریەمان لە ماوەی 2 مانگا کرد دوو مانگەت 2 مانگ لەگەڵ ئەنجامەکان نزیک بوو لە یەکیان نەجیاوازیەکان زۆر بوو لەبەر ئەو بربەست و کێشانەکە هەیە بەڵێ لەبەر ئەوە ئێمە هاتین بۆ 2 ڕۆژی جیاواز وەرمانگر بۆ ئەمانزانی جیاوازیە بۆ بۆ ڕۆژێک کە داوامی فەرمی هەیە خەڵک زیاتر پاس بەکارێنە جادوبان لۆدێکی زۆری لەسرە بۆیە هاتین بۆ ڕۆژی یەک شەمان و ڕۆژە داوامەکان کرمان لەگەڵ ئەوەشا بۆ ڕۆژی هەینی و شەمانیش بە جیاوەرمانگر بۆ ئەوەی داتاکان داتایەکی حەقیقیمان لابێنە وەک داتایەکە ئەزیێتێکیشی مایکەکە بێ بە کاگاکار بۆی کە ئەویش لەسەر ئەپلیکیشنەکە ئێستا ئەگەر کەسێک بێت پاس بەکاربهێنێت چۆن ئەم ئەپلیکیشنە توانێت خزمەتی بێت سەرەتا دەستخۆشتان لێکن بۆ بەرنامەکە بەخێر بێت. سەرەت ئەپلیکیشنەکە خۆی ئەپلیکیشن یعنی پێویستمان بەوەیە سیستەمێکمان هەبێ کە تێیدا کۆمەڵەشت لە خۆی بگرێت سێرڤەرمان هەبێ لەنە ئەپلیکیشنەکە ئەوەی کە بە شوێکی سادە باسی بکەین کە کەسێک ئەپلیکیشنەکە بەکاربێنێ و بزانێت چیتە لەنە ئەپلیکیشنەکە تۆ توانی بزانی ئەو موقیف پاسەکان چ موقفێکی پاس لە تۆ نزیکە و چ پاسێک چ ڕێڕەوی پاسێک بەلای تو تێپارە بێ لەبەر ئەوەش ئەتوانی بۆ منە تۆ بزانی پاسەکان کە ئەگەنە لای تۆ ئەمە ئیشەکەی ئێمە باڵین پرۆژەکە ئێمە ئەوەیە کە بتوانین شوێنی پاسەکان دیاری بکەین لەناو ئەپلیکیشنەکە یعنی تۆ شوێنی خۆ دیارەکەی شوێنی پاسەکەش بە تۆڵێ ئەوە تا لێوە کەواتە تۆ شوێنی پاسەکە دەبینی کەمەش پێویستی بە کۆمەڵم ینی میکانیزمی ترە لەوانە بۆ نمونە بتوانین ینی GPS لە پاسەکانە بەسین ڕاستەخۆ زانیاریمان پێدا پێنێرێتە ناو سیستەمەکە لە سیستەمەکە بەناو ئەپلیکیشنەکە وەکو ئەو بابەتانی تریشکە لەناو ئەپلیکیشنەکان کۆم ئەتوانین کۆمەڵە زانیاری لەسەر ڕێڕەوی پاسەکان دابرین ئەمەش بەش بۆی کە ئەگەر کەس جوستی زانیاری زیاتی دەست بکرێت زایدەن ئەگەر من بۆ بمەوێت لە بۆ منە لەکانی باوە بڕۆم بۆ ڕاپەڕین کاتم پێویستم بۆ دوو پاس بکەم بەڵام نازانم لە کوێشا بۆسم شوێنی موقیف پاسەکە شارەزانیم و هەروە ناشدام لە کوێ دابەسم دوای پاسێک تریش بکەم لەناو ئەپلیکیشنەکە باڵین ئێمە وامان لێ کردو کە شوێنەکان بە تۆ بڵێت تۆ لێرەوە چۆ ئەو فلان موقیف لێوێ بۆ منە چەند دقیقە چاوەڕێ بکە پاسەکە دێت هەڵتەگرێت لێوێ لە موقیفی داهات و داتە بەزێنێت بە ئەوەنەش دەکەیتە موقیفی داهات و دوایەوە ڕاستی بۆ منە خەتی پاسەکان ئێمە ئەوە نییە بڵێ بۆ منە هەمووی بچنەوە یەک شوێن لیا بڕینێگەیە لەو بڕینە بە بەکارهێنەر ئەڵین کە چەندەنگایەک بڕوا بپێ دوای ئەو پسوار پاسی داهاتوو بێت و ڕێرەوەکەی پێ بڵێ کەواتەمە پرۆژەیەکە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردنەوە بێکمان هەموو سوودی لێ بین منە بێ ئەگەر مایکە بێ بە مامۆساژیر مامۆسا ئەم پرۆژانە بێکمان هەمووی بۆ خزمەتی هاوڵاتیانە و لامان کاتیشا تۆ مایکیشی پێوەیەت ببورە لامان کاتە ئەمە ئێمە گەڕین بە دوای هۆکارەکانی گواستنەوەیە کێشەکانی گواستنەوە یاخود ئەو چەند بابەتێک هەیە کە زۆر دیارن یعنی بۆ نمونە تەسکی نێو شەقامەکانمان زۆری نێو ئۆتۆمبیلی نێو شەقامەکان لە ناو شارەکان بە تایبەتی و لە هەمان کاتیشا هۆشیاری هاوڵاتیان و لە هەمان کاتیشا هاوڵاتیان پێویستیان بەوەی لە ڕێگەی تابلۆکانەوە هۆشیار بکرێنەوە لە ڕێگەی ئەو شوێنانەی کە پاسەکانی تیاوە سێچکە زای ئەم سیستەمە لە وڵاتانی ئەوروپا تۆ ئەگەر بچیت بۆ سەر ئیشەکە و 3 پاسیش بکەیت لەوانێت ئەگەر زۆر دوا بکەیت چەند دقەیەکی زۆر کەمە چکە لەم پاس بۆ ئەو پاس لەو پاسکە هەمووی خەتی خۆی هەیە و ڕێگای خۆیە بەڵام لە ڕێگەکانی ئێمە کێشەمان زۆرە ئەوەی کە زیاترینیانە ئێستا چییە لە گواستنەوەی سپاس بۆم دەرفەتە ڕاستی کێشەی گواستنەوە لە وڵاتی خۆمان هەمەلایەنێ بەشێکەوەی کە تۆڕی ڕێگاوبانی ئەمە لە وڵاتی ئێمە زۆر کۆنیانە تۆڕی ڕێگاوبانی بە تایبەتیکە ناو شارێ ساڵی 60 دروستکراوە بۆ ژمارەیەکی سیاری کەم یعنی ئێمە هەمومان بیرمانە بە تایبەتی ئێمە زۆر جیلی کۆنیش نی سەڵحەت بڵێن ساڵی نەوەکان ژمارەیەکی سیاری کەمانە بینە سەر جادەکان سێ قات و 4 قاتی و ساڵانە ژمارەیەکی زۆری سیاری تریش دێتە وڵاتەوە ینی بەبێ هیچ سانسۆری کەمی بۆ دانرا بەڵام هەر لە یازاب سارێکی زۆر دێت ئەمە وای کردو سەر جادەکانمان زۆر قەڵە باڵغ بێ ئەو جادانی کامانە ئەو ژمارە سارێ نەکێشێ و کێشەی دومیشمانێ بەدیلێکمان نیە بۆ ئەو بەدیلێک هەمانە سیستەمی گواستنەوەی گشتی بەحسابکەنەوەمان ناو سیستەمی گواستنەوەی گشتی سیستەمێکی زۆر دواکەوتووە ینی بڕاکە بەراورد بە وڵات ئەفریقەکانیش لەوێ وڵات ئەفریقەکانیش ئێمە دواکەوتوتر بین چکەم سیستەمە لەوتیە پەری پێ نەدراوە و سیستەمێکی زۆر ئاڵۆزە زۆر فەوزەویە ینی کەسێکی وە من ئەگەر بمەوێت ڕۆژانە بچم بۆ دەوام پێم خۆشە ساری خۆم نەبم هەم کولفەی بنزینم بۆ گەڕێتەوە ینی باوە بڵێن لە ڕووی ئینسان کە پێوترێ ئەکسپنسز بە ئینگلیزی ینی کۆستم بۆ گەڕێتەوە تێچوم بۆ گەڕێتەوە هەم خزمەتی بە ژینگەکەم من ژینگە پیس ناکەم ساریش پێ ناکەم بەڵام بەدیلێک نابینی تۆ تێ ببوونە بە پاس بڕۆی نازێن پاسە وەک هاوڕێیان باسییان کرد ئەم پاسەکەی دەرەچێت لەکوێ چاوەڕێکی یانی تۆ بێ بەزستانە سەرمات بێ لە شوێنێکا بۆستی 10 دقە تا پاسێک بێ بەهاوین
گەرمایەکی زۆرە تا پاسێکی چاوەڕێکی ئەنجش نازانانی کێگاتەوە بۆ تۆ جاریوە داوامت هەشتنی دەستپێکات تۆ هەش دەرچی هەشتنی بگەیتە داوام بەڵام نازانین پاسەکەی دی هەشتنی فەلە نەگەیتە داوام کەی دەرەچێت جاریوە لە هەشت لەگەراجی پاس چاوەڕێ نەفەرەکە هەشتنی دەرەچێت هەشت و چارەك دەرەچێت لەبەرم سیستەمی وڵاتی ئێمە فەوزەوی ڕێخستنێکی عامی ڕێخستنێک لە بناغەوە ئەوم دەی من ئاگادارمیشی لەسەر کرێ بەڵام ئاسان نییە چونکە تۆ بێ سیستەمێکی تەکامل دروستکی وەکو دەرەوە یە کۆمپانیا هەبێ کە سخاونی سیستەمی گواستنەوەی هەموو شاری سلێمانی بێگەر هەموو هەرێمی کوردستانیش نەبێ و ئەم کۆمپانیا خۆی ساحەبی پاسەکان بێ و خەتی پاسەکان جیاکرێتەوە و شۆفێرەکان وەکو کارمەند ئیشی لەسەرکەن بەجاتی وێرفەر شۆفێرێک ساری خۆی بێنێ کە ئەم سیارانە کە تووشی عتەڵە بنەبێ و شۆفێرە مەسئولیەتی هەڵگریانی دووبارە تێچوویەکی زۆر لەسەر شۆفێرەکان من خۆم بەش بە حاڵی خۆم مامۆسای وانی ترانسپۆرتیشن پلانینم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و کاک ئەحمەدێک لە خوێندکارە چالاکانمە لێرە سوپاسی هەموو خوێندکارانەکەن بەبێ جیاوازی کە لە شەشمانی ڕابردووە داتا کۆلێکشنیان کردو ئێمە هاتوین هەموو گرفتەکان بووی بینزان گرفتەکان لە چیە بەشێکی گرفتەکانی بۆ نمونە شۆفێر کە کۆستێکی زۆری لەسەر و بایەوە سەرنشینی نییە بە کێشەی سەرنشینەکانەوەی کە باسمان کرد یعنی نازانەکەی پاس دەکەی دەرەچێت شتێک نییە کە نزی پێوتەی دیپێندە بەڵای ناتوانین پشتی پێت بەستی لەبەر ئێمە ئەو داتا کۆلێکشنەکەمان کرد هەموو گرفتەکانمان بینی لە هەم لە ڕووی سایقەوە هەم لە ڕووی سەرنشینەوە کە گرفتەکان چین دواتر لەگەڵ مامۆستا محەممەدوان بەشی ئایتین هەوڵماندا کە چارەسەری دۆزینەوە چارەسەری کێسە فریای ئەم کێشەیە بکە بتوانێت حەلیکە وەک بە کەمترین تێچوش باسیەوە پێنجکەوە هەموو چارەسەرەکە توانانی بخەیتەڕەوە بەڵام ئەو چارەسەر جێبەجێ کرێ تێچوویەکی زۆری هەیە تێچوویەکی کەمی هەیە بەداویتی خۆتان نەزان کە لە هەزار لە وڵاتی خۆمانە ئێمە کێشەی ئابووریمان هەیە لەبەرەوە ئەم چارەسەرە ینی ئەوەی کە ئێمە خۆشمان تاقیمان کردێتەوە گونجاوترین چارەسەر لە ڕووی تێچووەوە و لە ڕووی کاتیشەوە بە کەمترین کات دەتوانین جێبەجێکین ئێمە لە ڕێ ئەپلیکیشنەوە وە کاوڕێیان باسییان کرد ئەوە نامێنێت کە سەرنشین نەزانێکی پاسە ڕۆکەی پاس دەرەچێت ئەزانێت لە کوێ سوار پاس بێ لە کوێ دابەزێ بە چەندێک گاتەجێ ئەمەش لە کۆتای بێتە هۆی کە ژماری سەرنشین زیاتر بێ خەڵک زیاتر ڕوو لە گواستنەوەی گشتی بکە و کێشەی سایقەکانیش هەلە بێت و بەردەوام ئێمەتوانین پەرە بەم ئەپلیکیشنە بین بە تایبەتی بە دانانی GPS هەتا بە چاودێری پاسەکان ئەو لە دەرو پێترڵی تایم سەرڤیلەنس ینی تۆ لە کاتی خۆی چاودێری پاسەکەی لەکوێیە و چاودێریتی ناو پاسەکەش کە تا کامێراش دانی بۆ حاڵی ڕووداوی هاتچووکە ڕوودایە بۆ حاڵەتی ئەمنی ناو پاسەکان یعنی ئێمە قۆناغ بە خۆناغی شەڵایش لەسەرەوەکەن کە پرۆژەکە پەرە پێ بدەین کە بێت بە ئەوەی کە گواستنەوەی گشتی لە وڵاتەیە حداقل پشتی پێ بەسرێت هەتا چارەسەرێکی یەکجاری لە حکوومەتەوە بۆ یەکرێت هیواداریم بەو شێوەیە بێ مامۆستا محەممەد ئێستا خوێندکار ئازیزەکان باسییان کردوتیان ئەبێت لەسەر سیستەمی GIS لە ڕاستیە کار بکرێت ئایا هەر ئەوەی کە تۆ ببوورە GPS لە پاسەکە دابنێت ئەپلیکیشنێکش کەسی بەکارهێنەر دای بەزەنە لەسەر مۆبایلەکەی ئیتر تەواو هیچ هەنگاوێکی تری پێویست نیە یان لە ڕووی تەکنیکیەوە پێویستەکە کۆمەڵی هەنگاوی دیکەش بۆی بنرێت سەرەتا بەناوی خوا ڕاستیە دەستان خۆش بوو بۆم دەرفەتە لە ڕاستیە ئەمە ئەم پرۆژەیە جیاوازێکی هەیە لەگەڵ پرۆژەکانی ترە پرۆژەیەکی هاوبەشی نێوان خوێنکار و مامۆسایە لە هەردوو زانکۆی تیشکی نێودەوڵەتی سلێمانی و زانکۆی پۆڵتەکنیکی سلێمانی کە مشکلەیەکی واقعی ناو هەرێمی کوردستان و وەکو کەیس تادیش وەکو کەیسیش ناو شاری سلێمانیمان وەرگرتووە کە ئەمە خۆی لە خۆیان بەستنەوەی خوێنکاران و کەرتی خوێندن و پەروەردە و خوێنی باڵایە بە مشکلەکانی ناو شارەوە کە ئەمە خۆی جیاوازەیەک بوو لە عینەکانەوە بە هەر بۆیەش کە پلی یەکەمی بەدەستهێنا و خوێنکارانمان خەڵاتی مەندالیای زێڕینیان بەدەستهێنا لە پێشانگای نوێگەری حوتەم پێشانگای نوێگەری پرۆژەکان نیسانکۆی تیشک بەڵێ ئەوە وەکو خاڵی یەکەم وەکو جوابی پرسیارەکەی جەنابیشتان لە ڕاستیە ئەم پرۆژەیە پێویستی بە 4 قۆناغە ئێستا ئێمە تەنیا 2 قۆناغمان تاوا کردووە 2 قۆناغی داهاتوو پێویستی بەوەیە کە لە ئەمری واقعا لانی پەیوەندیدار و خەڵکی پێوەست بۆ بابەتەوە بێنە سەرخەت کە خۆشبەختانە لە سەرخەتیشن لەگەڵێنە ئەو 2 قۆناغش کە تەواومان کردووەکو مامۆستاژیر و کاکاکار ئاماژیان پێەیە قۆناغی پێڵین Initial Data Collection Stage واتە قۆناغی کۆکردنەوەی دەیتای سەرەتایی ئێمە بەس لە ڕێی قۆناغی کۆکردنەوەی دەیتای سەرەتایی بەس مشکلەکەمان تعریف کردووە تێگەشتوین کە بەڕاستی کێشەیەکە لەناو
هاتوچۆی گشتیە کە بە ئاسانی ناتوانین کە چارەسەری بکەین لەبەرەوەی وەکو مامۆسا ئاماژەی پێەیە لە نظامی ترانسپۆرتیشن و هاتوچۆی گشتە ئەو نظامی ئێمە پێوترێ نظامێکی فەوزەوی پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ بۆیە ئێمە لەو قۆناغەوە بە هاوکاری دوو بەشی جیاواز ینی ئەندازیاری کۆمپیوتەر لەگەڵ کاکارە و ئەندازیاری پلانسازی شار لە زانکۆی پۆلیتەکنیک هاتین ئێمە وتمان ئەتوانین سوود لە نوێترین ئالەتەکان یا میکانیزمەکانی تەکنۆلۆژیای زانیاری وەربگرین بۆ نمونە وەکو زیرەکی دەستکرد وەکو GPS وەکو ئەوانە کە لە ڕاستیە بە کەمترین تێچوو بتوانین زۆرترین گۆڕانکاری دروست بکەین بتوانین وا بکەین کە خەڵک ئێستا من لە کورساتم کە چوومە دەرەوە بتوانم نزیکترین خەتی پاس دیاری بکەم پێشوی بچمە دەرەوە لە بڕی ئێستا بچمە دەرەوە سەرمامە بێ گەرمامە بێ باران دەمێ ئەوە تووشی کێشا بم پێشوی بچم نەک هەر شوێنەکەشمان پێ بڵێ بەڵکو پێشنیازی دقیقی کاتەکەشمان پێ بڵێ ئەو لە ڕێگەی زیرەکی دەستکردەوە کێکە ئێستا باسیەکەین کە لە قۆناغێکی ترا پێویستە داتا کۆلێکشن باشە کاک ئەحمەد لەگەڵ هەموو ئەم بابەتانە کە هەمووی پێویستە بچێتە بواری جێبەجێکردنەوە مامۆستا ژیر ئاماژەی بووەیە کە ئێمە هەر لەسەر ئەو شێوازە کۆنە شەقامەکانمان وە لە باتی ئۆتۆمبیلی ئێستا دە ئۆتۆمبیلی کە هاتۆتە پەنای من دوێنێ بە دوجاسوونێکم کرد تۆ 2 مانگە داتا کۆکەیتەوە لەسەرەوەی کە هاوڵاتیان لە شوێنەکانەوە بەڵام بەوەی فراوانبوونی شاری سلێمانیەوە ئەگەر بە ڕێژە بیری لە سایە لە 4 بەشە بەشێکی لە سایە 25 ئەو پاسانەی کە ئێمە بینی مۆدیلیان زۆر کۆنە یعنی لەگەڵ پاسێکە کە کۆمپانیایەکی پێشکەوتو ئێستا بە مۆدیلی 2020 و 2021 لێستەیە کارەکە لەگەڵ پاسێکە کە مۆدیلی ساڵی هەشتاکانە لەوانەیە لەگەڵ ئەم سیستەمی ئەپلیکیشنەوە یەک نەکرێتەوە بۆ کاتەکان بۆی کە دەردی مامۆستا محەممەد دەڵێ من بزانم لە چ کاتێکا پاسەکەی کێت بۆی فریای ئەوی کەش بکەم بەس ئەوەی کیان لەوانەیە خاو بێت لەوانەیە بزوێنەرەکەی کۆن بێت لەوانەیە بەباشی کار نەکات ئێوە هەڵتان ناوە ئەم کێشێش چارەسەرکەن بۆی کە بتوانن هەمووی چکە کات لەم ئەپلیکیشنە دەورێکی زۆری هەیە بۆ نمونە من کارمەندێکم پێویستم بەوەی لە سعات کاژمێر 8 بچمە شوێنی خۆ بەڵام کە من لە 7 سوار پاسێک بووم لە چارەک لێ دابەزین بەس بە نیو ساعتی کە پاسێکی کە من بگەێنێتێ کەواتە سوودم لێ نەبینی کەواتە بێ ئۆتۆمبیلەکەی خۆم بەکاربێنم و ناشبم بە هاوڕێژینگە هەموو کێشەکانمان تحلیل کرد دیاریمان کرد یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕوومان بۆ ئەو خاڵەی هێبەڕێزی بوو کە ئاماژۆ پێکرد ئێمە شاتین لە بری ئەوە GPS-مان بەکارێنان GPS-ەکە لە پاسەکەیە دایانی باشە تر پاسەکە کۆن بێ یان تازە بێ GPS-ەکە بە پێی ئەوە ئەڕوا لە ئەپلیکیشنەکەیە واتە تۆ توانی بە شێوازێکی ڕاستەخۆ بە شێوازێکی لایف سێری ئەو پاسەکەی کە لە چۆن ئەڕوا چۆنیە بۆیە زیرەکی دەستکردەکە بە پێی ئەوە بە پێی خێرایی ڕۆشنی و پاسە کاتەکە بۆ دیارەکە بۆ نمونە تۆ ئەڵێ من ماڵم لە ئاشتیە ئەمە لە بەردەم شوێنێکی گەڕێکی ئاشتیا ئەوەسی بۆ پاس ئەو پاسی کە تۆ دیاریت کردو پاسێکی کۆنە بۆ نمونە GPS-ئەکە لەنا ئەو پاسە کۆنایە GPS-ئەکە لەگەڵ زیرەکی دەستکردەکە بە پێی خێرایی ڕۆشتنی ئەو پاسە کاتەکە بۆ دیارەکە کە ئەڵێ بۆ نمونە بە ئەوەنە خولەکی تر پاسەکە گاتە شوێنی دیاریکراوی تۆ ئەگەر نەگونجا لەگەڵ منە چی بەدلە بۆی کە من بتوانم ڕێگەیش کە بدۆزمەوە ئەگەر ئەو کاتی ئەو پاسە لە GPS-ەکەیە بۆ منی وت ئەو دەدەقە چارەکێکی کە ئەگەر نەگونجا مامۆستا چیە بەدلەکەی ینی هیچ ئیترس من سود لە ئەپلیکیشن نبینم بە ڕێگایش کە بدۆزمەوە بۆ گواستن خۆی ئەوە ئێمە هاتین لە بری ئەوە چۆن هاتین چ پێوترە داتاکانمان کە دوای ئێسامان مەرحەلە 1 و 2مان تاو کردووە مەرحەلەی 3 و 4 پێویستی بە داتاکۆکردنەوەی 6 مان بۆ ساڵێکەیە باشە ئەم 6 مان بۆ ساڵە GPS-ئەکان لە پاسەکان دانرا بە پێی زیرەکی دەستکرد بە پێی کۆردینەیتی شەقامەکان داتا کۆکرێتەوە بۆیە ئەبێ بە شێوازێکی وا ڕێکخراو ئیشی تیا بکرێت بۆ مای ئەم 6 مان ساڵی کە دیارەکرێت کە هیچ کەسێ تووشی حاڵەتی وانە بێ ئەگەریش توش بوو ئەو کاتابێ بە نۆتیفیکیشن پێش ئەوە نۆتیفیکیشنی بۆ بێ بۆ ئەوەی ئەو هاوڵاتیە کە ئەوێت ئەو کێشەی پێشەوەی تووشی بێ پێویستە پاسەک بۆنە تووشی هەر هەرقەلەیە بوو تووشی هەر کێشەیەک بوو لە ڕۆشنەکەیە ئەبێ ئەو کاتە سەرنشینەکەی خودت هاوڵاتیەکە ئاگادار بکرێتەوە ئەویش لە ڕێگای سیستمەکەەوە کرێت یەک ڕوونکردنەوەی زیاتر لەسەرەوە بۆ مەسەلەی کە باست کرد کە پاسەکان کۆنن پێوتری کۆمفۆرتبڵتی ینی بەشێک لەوانی کە سەرنشین واکات کە
هێڵی گواستنەوەی گشتی بەکاربێنێ ئەبێ مرتاح بێت ینی دەچێتە ناو پاسەوە هەم فێنکەروی تیا بێ هەم گەرمکەروی تیا بێ بۆزستان پاسە لە ئازادی ئەمە و کێشەمان هەیە چکە باسی ئەومان کرد کە بەشێکی ساق پاسەکان خۆیان ساحیبی پاسەکانن لەوێ گیرفانی ئەوە ناڵ سۆڕێکە پاسێکی ئەوە دابینکە ئەو بێ ڕێگەی حکوومەتەوە ڕێکخرێتەوە کە ئەو پاسانە مۆدلێک دیاریکرێت لە مۆدلە کەمتر نەبێ و ساردکەرەوەی ئیشکات گەرمکەروی ئیشکات بۆ زستان بۆ مەسلەوەش کە لە ئێستا توانی پشتی پێبەسی تاڵ نەمە کاتیوێ تا ساقەکان لەگەڵ سیستەمە ڕادێن تا سەرنشینەکان ڕادێن بەڵام کاتێکی زۆریشی ناوێت ئێمە ینی هاواتار ینی باوە بڵێن کە لەگەڵ دانانی ئەپلیکیشنەکە و قسنە بۆ کاری ئەبێ سیستەمێکی دانین سیستەمەکەش ئەوەیە کە پاسەکان دیاریکەین ینی هەر پاسێک چارێکی زیاتر نەوەسێ لە گەراجەکان و دەرچێت ینی کاتێکی بۆ دانین پێوترێت تایم تیبل ینی خشتێکی بۆ دانین خشتێکی دەرچوون هەر پاسێک نیو ساعت جارێ پاسێک دەرچێت ئەو کاتە سەرنشین هەبێت و سەرنشین هەبێ و نەبێ ئەبێ دوو کەسی شۆ بێ ئەو بتوانێت بڕوات ینی ئێستا بەهێنێ لە گەراجەکان بەتایبەتیوانی کە سەرنشینیان زۆر تاڵەن کێشەی سلێمانی وەیە هەنێ خەتی پاسمانەیە سەرنشینی زۆرە هەنێکمانەیە زۆر کەم ینی لەوانە بۆ نمونە ماوەنی کە خوێندکارەکان وەکو نمونە وەرمانگرتو بوون خەتی پاسی ڕاپەڕینە خەتی پاسی بەکرەجوۆیە ئەمانە سەرنشینیان زۆرە ئەمانە خۆیان لە ناوخواانە ڕێککەوتون هەنی ساعتجارێ بە پاسێک دەرچێت باشە بەڵام خەتی تریشمانی وەکو ڕزگاری وەکو خەتی تر یا وەکووانی چارچرا ئەمانە لە یازان سەرنشینیان کەمە لە بژمای دانیشتوان کەمە کەمتر خەتی گواستنەوەی لەسرە شوێنە ڕیسەکانی شاری لەسرە ئەمانە درەنگتر دەرەچێت دەبرێمە سیستەمێکی گشتگیر دانین یا هەر سیستەمە و هەر خەتێک بە پێی خۆی بە پێشمای سەرنشینەکانی چکە تۆ ناتوانانی فەرزیکە بەسەر سایق بڵێ هەموو چارەکەی دەرچێ و ینی سەرنشینیشی نەبێت لە کۆتایەکە گاتە گەرات سەرنشینێکی وای نەبێت بەڵام ئەو کاتە ڕێخستنی کە خەین هەموو خەتێک یا چەند خەتێک خشتەی خۆیە بێ خشتەی دەرچوونی خۆیە بێ مووی ساعت جارە دەرەچێت لە ئەپلیکیشنەکە دایانی خەتەکانی تریش بە پێی خشتەی خۆی داین لە ئەپلیکیشنەکە و جی پی ئەسەکەشی لەگەڵا دانین بۆ ئەوەی کاتی ئانیە ئەو کاتانی پێوترە ڕیل تایم کاتی فعلی پاسەکە لە کوێکەی دەرەچێت بۆی سەرنشینێکی هەیە بڕات ئاگادار بێ کاک ئەحمەد ئاماژەی بۆ ئەوە کرد هێشتا کۆمەڵێک لە قۆناغەکانیان باشتە بڵێن دوو قۆناغی ئەپلیکیشنەکەتان بۆ تاقیکردنەوە ماوەتەوە ئەبێ هەنگاوی بۆ بنێن 6 بۆ 12 مانگە بێ داتا کۆبکەنەوە باسی ئەومان بکەنە بێت چیتر ئێوە داتا کۆبکەنەوە دومان جەبجە کردووە لە قۆناغی سێم و چوارممان ماوە قۆناغی سێم پێویستی بەوەی داتایەکی زۆر کۆ بکەینەوە لەسەرچی لەبەر ئەو ژیری دەستکردە کە بڕیارەیە کەی پاسەکە گاتە لای تۆ پێویستی بەوەی تەمرینی پێ بگرێت کەواتە بێت داتایەکی زۆر کۆ بکەینەوە یعنی ئەتوانین مشکلی ئەوە حەلکە کە زۆر ینی زۆر ئیڤنت هەیە ڕۆیە لە شارەکە ینی جاری وایە لەبەرەوەی مشکلی حفلێکی تەخەڕۆجە پاسەکان هەتێکە چ مەملیەکە قەرەباڵێکی زۆر دروستە بێ کاتی قەرەباڵەکان ئەم هەمووشتە ئەتوانین لەگەڵ ژیری دەستکردەکان مامەڵی لەگەڵا بکەین لەم حاڵەتە پێویستمان بەوەیە داتایەکی زۆر کۆ بکەینەوە بۆ منە 6 مانگ تا ساڵێک بەم داتا زۆرە ئەتوانین دوایە بێت داتاکە پاک بکەینەوە ئەنەلایزی کەین بین بە ژیری دەستکردەکە ینی کۆمەڵە میکانیزمی تر ڕێشۆنی تر لەگەڵایگرێن بەر تا ئەی ئایەکە ژیری دەستکردەکە پێمان ئەڵێک کە پاسەکە کێگاتە لای تۆ قۆناغی کۆتایش قۆناغی جێبەجێکردن دیسان و داڕشتنی ئەپلیکیشنێکی تر ینی سیستەمی دروست بکەینەوە ئێستا وەکو پرۆتۆتایپ کۆمەڵشمان لە بەردەستە بەڵام دووبارە بێ ڕێکی بخێنەوە ئیشی لەسەر بکەین دوای بخێنە چۆن ئیمپلیمنتێکی بخێنە بەردەمی بەکارهێنان بەکارێنەوە بەکاری قۆناغی یەکەم و دووەم داتایەکتان هاتە بەردەست لە قۆناغی سێم و چوارەما کە بۆ کۆتایی ڕوا پێویستە جارێکی تر داتایشی کەتان بێتە بەردەست بۆی کە بزان ئێوە کارەکەتانە ئەگەیاتە ئەنجامێکی دیاریکرا و یاخود جارێ هەرە بێمە تاقیکردنەوە بکەین بووی بزانین کێشەکان لە چیایە بەتەکی دیانی ئەبێ پێویستمان بە داتای زیاترە تا باشتر مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەین بنویسم ئەگەر دوای شتێکتە بۆ توانی باسی کەیت یانی زۆر کار لەسەر ئەوەی کە ئێمە لە ڕێگەی ئەم شێوازی داتا کۆکردنەوە و کێشەکان لە کوێیە و چارەسەرکردنەکەی چۆنە زۆر جار لەوانەیە شۆفێری پاسەکە پرسیاری هەبێت یعنی ئەڵێ تۆ ڕێگای چوە بۆ مندانی خۆبێ شوێنێکە بێ و تابلوەکە بێ کە متیایە بۆستم بووی ئەو سەرنشینە بەنمونە من ئەمڕۆ ئیشێکی دادگای سلێمانیم هەیە یعنی خراپاڵغێکی زۆر لەویا هەیە کە ئێستا ئێمە گفتوگۆکەین یعنی لە پەنا جادەکەش هات دووسی سلانی سیارە بۆ سێلانەیە گەرم ئەو پاسەبۆستی کێشەیەک بنێتەوە شوێنێکی دیاریکراو هەبێ تۆ توانی لیا بۆسی تو پشتیتە کارەکەی خۆ تا چەند شوێن و تابلۆکان ڕۆڵێکی بەرچاویانەیە بووی کەم پرۆژێ بتوانانی بەرێت لە ڕاستیە ئەو بابەتە زیاتر پەیوەستە بە جەنابەوانەوە بەڵام وەکو ڕوونکردنەوەیەک بۆ پرسیارەکەی جەناب و جوابەکەی کاکاکاریش لە ڕاستیە ئێمە قۆناغی سێمی دەیتا کۆلێکشن یاخود کۆکردنەوەی دەیتا پێویستمان بە نەفەر نابێت بچێتە سەرجادە
ینی قۆناغی یەکەم تەنیا بۆ دەستنیشانکردنی کێشەکە بوو لە سێمە ئێمە ئێسەمان لە دووەمە گەشتونێتەوەی کە حەلەکەمان لێ دیارە چارەسەرەکەمان لێ دیارە پێویستمان بۆیە بە شێوەی دیجیتاڵی داتا کۆلێکت بکەین شێوەی دیجیتاڵی چۆنە بەلانی کەم 6 مانگ بۆ ساڵێک دەیتای GPSمانەوێت کە ئەتوانین لە مۆبایلی ئەپلیکیشنێکە خۆمان ینی ئامادەمان کردووە ئەپلیکیشنێکی جیاوازە بۆ مۆبایلی سمارتفۆنی سایقەکان شۆفێرەکان یاخود ئەگەر شۆفێرێکیش مۆبایلی نەبێت GPS-ێکمان هەیە ئێستا پێشمانە GPS-ێکی ینی لۆ کوواڵەتی ینی لاچە لە بازار بای 25,000 بە ینی هەر شتێکی زۆر سادە لە ڕێگەی سیمکارتێکەوە ئێمە توانین داتاوە بگرینەوە بخینە سەرڤەرەکە زۆر باشە توانین ئەمە بەڵێ گەر هاوکاران بتوان دەستمە ئەمە ئەو GPS کە ئێوە دایگەنێن لە نێو پاسەکانە بەڵێ ئەو نمونەیە کە بۆ ئەو GPS کێگە لە نمونونەکان GPS زۆرە و هەمووشان ئێمە پێویستمان بە GPS زۆر دقیق نییە GPS هەیە لە وەکوتمان لە 25,000 هەیە تا $10,000 بەڵام ئەوی کە ئێمە پێویستمانە ئەگەر جیاوازی بۆ 5 متر 10 متریش هەبێت لە ئەکیورسیەکە لە دیقەکەیە لە ڕاستیا بۆ مێچ کێشەیەکنی ئەوانە بۆ ئێمە کافیە تێچوەکەشی کەم تێچوەکەی زۆر کەمە لاچێ بەڵێ تێچوەکەی زۆر کەمە لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێکە ئەوە بەز ناو پاسەکانە ئابێت هەر ئەوەنێ لاچە دووسە ڕۆژجارە شەحنی بکاتەوە بۆ هەریکێک لە خەتەکان بۆ ڕۆشتن و هاتنەوە دواتر ئێمە سەرڤەرمان هەیە لێ وەرەگرینەوە داتاکان لە کۆتاییە ئەو قۆناغی سێمە کە داتای GPS-ەکانمان هەمووی لەلا بوو ئێمە ئەلگۆریزمی تایبەت بە زیرەکی دەستکرد بەکارێنین بۆ ئەوەی کە لە مۆبایلی ئەو کەسانەی کە ئەپلیکیشنەکە بەکارێنن بتوانن بزانن بزەبێت مەسەن لە چ بە دقیقی لە چ کاتێکە ئەم پاساگاتە لای ئێمە کە ئەوەش ینی چۆنڵی نوێگەری ئیشەکە ئێمە لەوایە بەڕاستی و لاچە لەسەر مستەوای جیهانی ژانی نوێ بێت چونکە تاسە خۆتان نازان توێژینەوەکان لە بواری زیرەکی دەستکردوانەیە ڕۆژ ینی هەموو ڕۆژێک هەر بەردەوام و لە نوێبوونەوە باڵە گۆڕانکاری بەسەرایەت بۆیە ینی ئێمە فکری پرۆژەکە ئەوەیە کە سوود لە زیرەکی دەستکرد و ئەوانە ببینین بۆ ئەوە ناکە گۆڕانکاریەکی ڕیشەی لە سیستەمی پاسا بکەین چونکە ئەوە قورسە بەڕاستی ئەو حکوومەت هەموو کەسەکەم لانی پەیوەنددار هەموو ێزانە کە پێویستە گۆڕانکاری بگرێت بەس کە ناکرێت ئێمە کە پێشنیازیشی بکەین لاچێ گۆڕانکاریی وا دروست نەکە بەڵام چۆن وا بکەین لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیا تازانەوە کە لە بەردەستی ئێمایە و ئەوەی کە ئێستا لە جیهانە ئیشی پێکرێ ڕێوشێنێک دابنین کە بە کەمترین تێچوو زۆرترین ئامانجەکەمان پێکی باشە کاک ئەحمەد ئێمە ئەیبینین لە هەندێک لە وڵاتان ئەم ئەپەی ئێوە بە شێوەیەکی تایبەتی خۆیان بەکاریان هێناوە سوودیان دەبینەوە تا لە بواری هاتوچۆیە کاتێک مادام ئێوە ئەوە نەجوان توانی و توانە لە لای خۆمان دروستی بکەن و ئیشەڵا کاریشی لەسەر بکەن لا دوای لە بوارەکانی تروەکو ئەوەی کە ئێستا بوونم نەخوێندنەوەی نەخشەی ناوشارە ئەوەی ئادرسێک تۆ دیارەکەی لە ڕێگەی GPS-ەکە و پێت ئەڵێت بە هەرو زیرەکی دەستکردە کە ئەم شوێنە لە کیۆتۆ ئەتوانی بۆی بچیان نزیکترین ڕێگەکانیان کەم ترافیکترین شوێنەکان کامانە وەکو خۆتان بیرۆکەتان هەیە بۆ ئەمایان بۆ بابەتی تر بۆی کە هەر کاری لەسەرکەن بۆ خزمەتکردن بە ئەم کێشەی ترافیک و هاتوچۆیە لە لای خۆمان ئێمە هەموویمان کۆ کردەوە لەم کێشەیە کۆمان کردەوە بۆ شاری سلێمانی بەدەست شەقام و ئیزدیحامی شەقامەکانەوە ئەیناڵان بۆ ئێمە فکرەکەمان لەسەر ئەم کێشەیە هەڵچەنی ئەگەر هاتوو ئێمە ئەم بیرۆکەیە ئەم ئیشەمان چۆبواری جێبەجێکردن و ئەنجامێکی هەبوو ئەو کاتە ئێمەش ئەتوانین پرۆژەکەمان گەورەتر بکەین بۆ هەنگاوێکی لەو شێوەیە بەڵام شتێکیش ئێمە لە داتا کولێکشنەی کردمان بۆمان دەرکەوت کە موقیفی پاسەکانی سلێمانیش بە شێوازێکی دروست دابەش نەکراون بۆ چووکە 10-15 ساڵ 30 ساڵ پێش ئێستا مەقیفانە دانراون کە شارەکان گەشیان محدود بووە شارێکی بچووک بووە بەڵام ئێستا ڕۆژ بە ڕۆژ شار لە گەشایە شار لە هەناسەدانایە بۆ ژیان بۆیە هیچ حسابێ نەکراوە لە ماستەر پلانەکانە کە کراوە بۆ شارەکان دانراوە حسابی گەشەی شار نەکراوە حسابی ترانسپۆرتیشن نەکراوە بۆیە هاتین ئەوشمان بۆ دەرکەوت کە شوێنی موقیفی پاسەکانیش هەڵەیە ئەگەر بێت و ئێمە بڵین بەلانی پەیوەندی داریان بە کۆمپانیای جێبەجێکار موقیفی پاسەکانمان بۆ بگۆڕن یا بۆماندا بنێن ئەمە کولفێکی زۆری تێچێ ناکرێت بۆیە هەر لە ڕێگای ئەپلیکیشنەکەەوە موقیفی پاسەکان دیاری کراوە زائیدەن تۆ توانیت لە مۆبایلەکەی خۆت تا لۆکیشنی خۆت دیاریەکەی پێتەڵێ بە چەند خولەکەکە تا ئەو لۆکیشنەی تۆ ئەو کاتە پێویستیشە بۆ موقیفێکی پاس نامێنێ بە شێوازێکی متەزی مامۆستا پرسیارەکەم باڕاستی تۆ بکەم وی لە مامۆستا محەممەد بکریانی
شوێنی دابەزین و سەرکەوتنی سەرمەشین ئەمە بۆ هاوڵاتیان و بۆ شۆفێرەکان تاچەند ئەم شوێنانە گرنگە لەگەڵ ئەم شێوازی ژیری دەستکردە بۆی کە بتوانین ئێمە سوودی لێ بینی ئەسی سیستمێکی لە عالەما بەکارهێنرێ کە پێوتری با ستۆپ یعنی هەر مووقفی پاسێک بۆ مووقفی پاسێک نابێت لە 500 متر زیاتر بێ ینی بۆی کەسێکەکە بێ بە پێ بڕوا لە مووقفێک بۆ مووقفێک مەسافەکەی زۆر دوور نەبێ یعنی ئینسان هەر تا 500 متر دەتوانێت بە ئیسراحەت بڕوا لەسەرەوە تووشی ماندوێتیە بێ بەڵام وڵی وڵاتی خۆمان هەیە زۆر زۆر ناڕێکە ینی ئەوەی کە مووقیف جاروێ پاستیان ناوەستێ خەڵکی خۆیان لە شوێنێک بە مووقیفیان داناوە زۆرتر لەوە کۆبنەوە لەوێ سەرەکەون و بۆ دابەزینیش لە هەر کوێ نەفەر داواکە یا سەرنشین داواکە پێویستە شۆفێر بوەستێ سەرنشینەکە دابەزێنێ کە هەمان ببێتە هۆی دواخستن هەم ببێتە هۆی کێشەی ترافیک جاریوە لە شوێنی وە پاسەکە وەستێ کە شوێنی وە نیە کە سارەکە پاسەکە ڕاگرێ ئەمە کۆمەڵی گرفتی دروست کردووە ینی لە وڵاتانی دەرە بۆ شێوێنی ینی بەستۆپەکان دیاری کراوە شوێنی مووقیفی پاسەکان دیاری کراوە و تو هەرچەندە داوا لە شۆفێرکەی بە هیچ شێوەیەک ناوەستێ هەتا لە مووقیفی خۆی نەبێ چکە بۆ ئەگەر نەبێت دواکەوێت ینی چکەوان ئێمە چمە مامۆستا محەممەد چ کەسانی تریش ینی لە دەرەوە خوێندومانە و سیستەمان تاقی کردوێتەوە لە دەرەوە ینی بە دەگمەن ئەگەر حاڵەتێک ڕووی نەدابێت پێنج چرکە پاسەکە دواکەوتی بێ ئەویش پیشاندراوە سەر شاشەوەی کە باسی کرد جەنابەت بۆ نمونە قەتادانرێت بۆ کاتی پاسەکان کەی دێکەینە ئینیزی پێوتێ پاسنجەر ئینفۆرمێشن سیستەمە سیستەمێکە بۆ زانیاری بە سەرنشین کەم پاسەکەی دێت دواکەوێ دوا ناکەوێت هەتا زانیاری شتە دەکە پاسەکە فولە فول نییە ژمانی شوێنی سەرنشینە یان نا ینی بۆی تۆ حساباتی وە بکەیت بەڵام لای خۆمانەوە نییە و کات شێوێت و تێچوویەکشی زۆری شێت و توانی شاشەیەک دانەی لە هەموو مووقیفی پاسێکە و ئەو شاشە هەموو معلوماتی بابەتەوە و بەداخەوە لای خۆشمان تا ئێستا ینی ڕۆشنبیریە نێما بینی کە مووقیفی پاسەکان ئەشکێنرێت ینی تێکدرێ چجاوی تۆ بوون لە شاشەیەک دانەی لەبەرەوە ئەم سیستەمە پێویستی باوکاری لانی پەیوەندیدارەیە پێویستی باوکاری حکوومەت هەیە لەسەر هەموو ئاستێ کە مووقیفی پاسەکان چاودێری بۆ دانرێت ئەو شاشانە هەڵواسرێ و پاسەکان تازە بکرێتەوە و ساق پاسەکان پابند کرێن بە سیستەمێک کە حکوومەت دایانێ کەی دەرەچن کەی دەرناچن هەڵپەت لایانی شۆفێرەکانیش بین لایانی شۆفێرەکانیش پێویستیان بە ئەوەیە کە حکوومەت هاوکاریان بێ لەوەی کە بۆ نمونە سوتەمەنیان بۆ دابین کە کێشەیەکیان هەیە گرفتێکیان هەیە لە پاسەکان هاوکاریان بێ لە چاکردنەوەی ڕێگەبانیان بۆ چاکە خەتیان بۆ جاکاتەوە مامۆستاژیر بۆ ئیشەڵڵا دابەزاندن و سوودوەرگرتن لەم ئەپلیکیشنش هەلایانی پەیوەندیدار لە ڕووی ترافیک و گواستنەوە بۆ شارەوانی یان لایەنەکانی دیکە ئەبێ هاوکار بێت لە پرۆژەکەیە تەڵێبانی شاوکار بن چکە ئێمەمانەوێ نەمانەوەی لەوەیە هەندێک شۆفێر لەگەڵەمەیان نەبێت ینی هەنێ سەرنشین لەبەرەوە ئەمە حکوومەت هەنێ جار پێویستە لەو بوارانەی تەداخولکە کە بکا بشتێکی ئیجباریکە پێویستە هەموو شۆفێرەکان ئەم ئەپلیکیشنە بەکاربێنن یا بۆ من GPS بەکاربێنن یا ئەو کاتی کە بۆی دانێ حکوومەت پێوی دەرچن ینی بەزودی ئێمە وەزارەتێکمانێ لێرەوە ینی وەکو گلەیەکی کە وەزارەتێکمانێ ناوی گواستنەوەیە وەزارەتی گواستنەوە هەموویشی بۆ بۆی کە لەزگەی تەکسی چۆن بێت چۆن نەبێت کە گرفتە ڕئیسەکە ئێمە گواستنەوەی گشتیان لە هەموو جیهانە ئێستا پەرە بە گواستنەوەی گشتیە درێ وڵاتێکی وەکو لوکسمبەرگ کە یەکێ لە وڵاتە دەوڵەمەندەکانی ئەوروپایە ساڵی 2020 گواستنەوەی گشتی کرد بە خۆڕایی بۆ ینی وڵاتێکی دەوڵەمەندن هەموو کەسێک ساری خۆی هەیە بەڵام تێگەشتون لەوەی کە تۆ ناکرێ هەر کەس و ساری خۆی هەبێ و بێنێتە ناو شار بێنە شوێنی ئیشە بێتە خۆی قەرەباڵغی ینی ئەوان بە تجروبە گەشتون بەوە ینی لە ئەمستردام لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی لە پایتەختە گەورەکان لە 1970کانە کە ساری بەم شێوەیە داهات و بڵاو بوویەوە هەموو شوێنە مێژوویەکانت تێکدا کردیان بە جادەی دو ساید بە 4 ساید بەڵام بینیان فریا ناکەوێت تۆ هەر سارە دێت هەر جادە ینی فرێ ناکەوێت فرێ ئەو سارانە ناکەوێت من هەموو جارێکە لەمەڵم ڕێگەوبان وەکو جۆگە وایە چۆن جۆگەیەک دروستەکەی ئاوی پیاڕۆی دوایی ئەو ئاوازیەکە جۆگەی فرێ ناکەوێت ڕێگەوبانیش وایە تۆ تا ژمارەی ئۆتۆمبیل زیاکە جادەکان فرێ ناکەون لەبەرەوە لە هەموو وڵاتان چاو لەسەرەوەی کە گواستنەوەی گشتی پەری پێ بدرێت ینی لە لوکسمبێرگ کراوە بەلاش لە ئەڵمانیا من ئاگادارم کە ئێستا کراوە بە 40 یۆرۆ مانگانە 40 یۆرۆ ینی تقریبا 50-60 هزاری خۆمانەکە کاتوانی هەتا بینی شارە گەورەکانیش بە میتر بە شەمە نەفەر ناو شار بە میترۆ هەموو سیستەمەکان بەکاربێنی بە تێچوویەکی زۆر کەم من خۆمان باسی تەجروبەی خۆمەکەم لە وڵاتی هەنگاریە کە خوێندومانە لەوێ ینی کارتمان بۆ کراوەکو تەلەبە مانگانە بە 15,000 خۆمان کە ئێمە 15,000 بەشی تەکسی تەکسی لەوێ ناکە وڵاتی خۆمان هەموو مانگە تۆ توانی هەموو سیستەمەکە 15,000 بەکاربێنی بۆچی بۆی تۆ هەم با کە چی بکەی کە گواستنەوەی گشتی بەکاربێنی دوورکەوتۆلەی ساری خۆت بەکاربێنی ژینگە پیسکەی سوتەمەنی بەکاربێنی ڕێگەوبان بگری قەڵەباڵغی دروستکەی لەبەرەوە پێویستی بە دامێکی گەورە پشتیوانێکی گەوری حکوومەت هەیە بۆ ئەوەی کەوا بکات هەموو وڵانش بۆ ئاسانکاریە بۆ هاوڵاتی کە لەبەرەوەی ئێستا هەموو کەسێک بەردەوام
کاتەکان زوو ئەڕوات لە کارەکانی خۆی بەردەوامە باسی ئەڵمانیات کرد ئەوەنە ئاسانکاری کردو لە ڕووی مادیشەوە هاوکاری هاوڵاتیانەکانی بۆ شارە دوورە دەسەکانیش ئەگەر تۆ تکتێکی چلونوێری بە بڕێتوانی چوار کەسیکە لەگەڵ خۆتا سەرخەی بتوانین لەگەڵ خۆتا بیت تەکە بۆ یەک مانیشەنە بۆ یەک جا ئەگیان زۆر کات ئەو تکتەی بڕی لەوانێت تۆ بۆ چەند هێڵێکی گواستنەوە هەم لە ئوبان و شتراسەمان و بۆ بوس و بۆ شەمەندەفەرە دووری شارەکانیش بەکاری پێێنێ ئەمە هیوادارین ئەگەر ئەم سیستەمانە ئەوانش قۆناغەکانی تر بێ ئەمسام هەمووەکو دوایین پرسیارم بۆ بەڕێستان ئێوە وەکو مامۆسا و ئەم خوێنکارە بەڕێزانە ئەم بیرۆکانە کێنن کاری لەسەرەکەم بە شێوەیەکی ئەکادمی ئەمانە پێویستی بەکاتە بەردەوامبوونی ئێوە ئەتوانین بڵین کاتێکتان دیاریکرۆ کە بچێتە بواری جێبەجێکردنەوە یان جارێ هەر هەوڵێن کە ئەمە ئێوە بتوانن شتی زیاتری لەسەر وەرگرن داتای زیاتری لەسەر وەرگرن بچنە ناو خاڵەوردەکان و کێشەکانی ترکیە چۆن کاری لەسەر لە ڕاستیە ئێمە وەکو مامۆسا و خوێنکاری زانکۆش ینی هەموو کاتێک ئەتوانین تەنیا لە چوارچێوەی زانستیە ئیشەکان ینی بەرەو پێشبەرین بۆ لایانی بەرامبەر ئێمە پێویستمان بەلایانی بەرامبەرە بێ کە خودکەرتی حکومی کە هاوکاری مادی معنەوی ئەمیشانە بکە چونکە تاوە ئێستا لە ماوەی 6 مانگ 8 مانگی پێشوە ئێمە خۆبەخشانە مەسەڵەن کارمان کردو چوینە سەرجاددا و دان سعاتی خۆمان ینی ئەوە کردووە بەڵام لەمە بەدواوە ئیشەکان ینی پێویستی بەڕاستی لایانی معنەوی و بڵین داراییش هەبێت لایانی پەیوەندیدارەوە یاخود هەر سپۆنسەرێکی تر چونکە ئیشیش هەتا ینی تا ڕادەیەکە توانین تۆ بیبیتە پێشەوە بەتاتی ئەمە کە پەیوەستە بە کێشەیەکی هەرە سەرەکی شار و چارەسەری ئەم کێشەیە ئەتوانێت ینی بەڕاستی گۆڕانکایەکی زۆر گەورە لە شارستانەتی شارەکە دروست بکە بۆیە ئەمە ئیشی تەنیا من و مامۆساژیر و دوو خوێنکاری بەڕێز نییە و چەند خوێنکارێکی تریش کە هاوکارمان بوون کە تەواوی ئیشەکە لە ڕووی مادی و معنەوی هەموو شتێکەوە لە ئەستۆ بگرین ئەمە لە لایانی زانستیەوە هەموو جهدێکی خۆمانە خەینە بەردەست و بەتەواوی توانامانەوە هاوکارەوەی بەتەواوی توانامانەوە بەردەوامە بین بەڵام لە ڕاستیشە پێویستمان بە لایانی پەیوەندیدارە بێت کە هاوکاریمان بکات شەڵڵاکە و لایەنەش ئامادەی خۆی دەرئەبڕێت ئەم ئەپلیکیشنە کاری پێکرێت وەسپاس بۆ ئێوەوە بۆ ئەو هەوڵە جوانانە دەستە باس بە هیوای سەرکەوتن بە هیوای بەردەوام بوون.